سەبارەت بۆ چەند ڕۆژەی جەژنی ڕەمەزانی پیرۆز نزیکی 5,000 گەشتە لە شوێنەکانی حەوانەوە بە هۆتێل مۆتێل گوندی گەشتاریدا ماونەتەوە کە بەڕاستی ئەمە هەنگاوێکی دڵخۆشکەر بوو بەنسبەت شوێنە گەشتارەکان وەروە ئەوانەشی کە کەمتر لە 24 کاتژمێر سەردانی شوێنە گەشت و گوزارەکانیان کردو گەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان سەر و 30,000 کەس سەردانی لەم چەند ڕۆژەدا سەردانی شوێنە گەشت و گوزارەکانی دەڤەری سۆران ڕەواندز باڵەکایەتی وەروە مێرگە سۆریان کردووە. ئەم جەژنە جیاواز لە جەژنەکانی بەر لە قەیرانەکان بەڕاستی دەتوانی بڵێن زۆرترین گەشتیار لەم جەژنەدا سەردانی ناوچە گەشتاریەکانیان کردووە. ئەمەش دەگەڕێتەوە بەو چەند هۆکارێکێک لەوانە هەماهەنگی ئێمە لەگەڵ کۆمپانیەکانی باشوور و ناوەڕاستی عێراق کە چەندی دارێکی گەشتاریمان ئەنجامدا لەگەڵیان ئەمە وای کرد بەڕاستی زۆرترین گەشتاری باشوور و ناوەڕاستی عێراق بەرەو دەڤەری ئێمە گەشت بکاتن. وەروە هەنگاوێکی تر وای کرد گەشتار زۆرتر سەردانی ناوچە گەشتارەکان بکە هەماهەنگی نێوان گەشت و گوزار و ئاسایشی گشتی هەرێمی کوردستان بوو کە وای کرد تەساهولاتێکی باش بۆ گروپاتی گەشتاری هەم لە ڕێگای پاس هەم لە ڕێگای سیارەی بچووک بۆ ئەوەی بتوانن زۆرترین گەشتار داخلی ناو هەرێمی کوردستان و بەتایبەتیش بەرەو دەڤەری سۆران بێ. بەم هۆیشەوە جوولەیەکی باشی بازاڕی پەیدا بوو بەڕاستی لەم ڕۆژانەدا زۆربەی زۆری خەڵک قەزانجی باشان کرد بازار وە جوولەکە شوێنە گەشت و گوزارەکان هەمویان بژانەوە بەڕاستی دەتوانین بڵێن ئەم سێ ڕۆژە وای کرد کە قەیرانەکان ئەوانەی کە ڕووی لە هەرێم کردی قەیرانی دارایی لەبیر خەڵک بچێتەوە ئەوانەی کە کار و کەسابەت واروە ئەوانەی خاوەن دوکان و خاوەن چێشتخانە و گازینۆ و واروە فندقن وای کرد ئەم قەیرانانە لەبیران بچێتەوە. چەند سەرپێچی کارێکمان بە بڕی 3 میلیۆن دینار هەریەکە بە بڕی 3 میلیۆن دینار لە شوێنەکانی گەشتاری بە تایبەتی لە هاوین هەواری بێخەڵ سزادا بەهۆی ئەوەی کە ئیستیغلالی گەشتاریان کرد و بەهۆی ئەوەی کە پارێزیات لە گەرازەکان لە دەبلوسەکان لە گەشتاران وەردەگیرە.